ام روجي جيهاني كمانداما لقل خان بيداشتي تايبتا وكرتبالا ونابنا بلداري كرديمانا ألم بيشانغايا كي جيوازا هلسان بكردنوي ام بيشانغايا كمثال تشيكي جيواز مانكرد و ايشو دس يكاري دسمان زياتر بو بله والله همو خودکاران نابیز لەگەڵ مامۆستاکان بەشداری کردنە لە ئەم پێشانگایە و ئێمە کە ئەم پێشانگایەکەین ئەمە نامەیەکە بۆ پەیامێکە بۆ ئەوانەی لە دەرەون کە نابیس و کە مەندام توانا و بەهرەی هەیە بەڵام پێویستی بە هاوکاری حکوومەتە دام و دەستگا حکوومیەکان ڕێکخراوەکان و خەڵکی تریش کە بێنە هانایەنەوە هاوکاریە و یارمەتیان بدەن. بەڵێ ئێمە داواکارمان لە حکوومەتە لە دام و دەستگا حکوومیەکانە بەتایبەتی لە گەرمیان لە ڕێکخراوەکان کە هاوکار و یارمەتی خاوەن پێداویستی بکەن چۆن کە ئەمانە پێویستیان بە هاوکاری یارمەتیە ئەوان هیچ موچەیەکیان نییە جگە لە 150,000 دینارەکەی مانگانەیە و ئەمە هیچ نییە کە بڕێ خاوەن پێداویستن زۆربەیان خاوەن خێزان خاوەن منداڵشن لە کرێنش. لەو 400 نەخۆشخانەی کە لە سنووری ئیدارەی گەرمیان هەن تەنها 150 نەخۆشخانیان موچە وەردەگرن موچەی مانگانەیان جیهان چون خۆشە باشە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کە مەندامە ئێمە لە کوردستان وێنەمان کردووە و هیچ دەستیان کردووە بەشداری کردە لە نەرام یان دڵخۆشی ئیسرا جەوێکی زۆر خۆشە بەڵێ هەموو خەڵکی سیر ئیشەکانمان کات کارەکانمان کەن دەست خۆش هیچی کرد ماڵ بەڵێ من ئیشێ جوانێ کرد بە خانوویەکی دروست کردووە بەڵێ چەند ساعت ئیشەکەت تەواو کرد خودتێنا یاندایە باوەڵ بەڵێ چەند سعادێ خایەن خۆم تەنها لە ماڵ دابینی کردم ینی دایکی هاوکاریە کردیە هینەکانی بۆی هاوردیە پێداویستەکان دەست خۆش خەڵکی توێن سەیتووەکەم نابیسان بەڵێ ئێمە زۆر دڵخۆشین حەزەکەین خەڵک سەیری ئیشەکانمان کات بەرپرسان تێن سەیری کارەکانمان ئیشەکەن بۆیە پێمان خۆشە کە ئێمە بەشداریەکەین و دەوروبەرمانیش ینی ئاگایان لە ئیشەکانمانە حەزەکەی بەردەوام لێ هیچ بێت شارێکی بێت حەزەکەی بەردەوام ئیشکەن وانە بەڵێ هەڵێ بەردەوام حەزەکەم ئیشەکەم و چالاکیش بکەم و لە هەر چالاکیە هەر شێبێ مناسبێ بێ ئێمەش هەستکەن وەکو نابیسان بەشداری بکەن وێر ئیشەکان لە قوتابخانە یان لە ماڵ بەڵێ زۆربەی جار لە ماڵەوە خەریک خەریکەکە بە ئیش و بە ئیشی دەست بەتایبەتی ئەم لە ئیشی دەست ئیشەکە دایە باوە هاوکاری بکەن دایە باوە هاوکاری بکەن یارمەتیتان باش بەڵێ هاوکار دایکی باوکی هاوکار هەیە خەڵک من ئەو ئیشەکان مەکەیت حتەکە بۆ کەناڵەکانش ئیشم کردرا ئەوە بەکانم